گفتوگۆی زیاتر دەکەم میوانەکەمان بەڕێزکەن شەکلی ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵمانە. بەڕێز شەکلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. پێم بڵێ بە خوێندنەوەی ئێوە دۆخەکە بەرەو گرژی زیاتر دەچێت یاخود هێورە بێتەوە؟ سڵاو، سپاس بۆ میوانداریتان. وەزارەتی دەرەوە و ڕۆبیۆ بە ئاشکرا وتوێتی ئامانجەکانی ئەمریکا ئەوەیە دڵنیا بنەوە لەوەی کە ئێران توانای ئەتۆمی نەمێنێ. دووەم، لە ناوبردنی تواناکانی بۆی کە هێرش ئەنجام بدە. بۆیە ئەبینین کە ئەمریکا و هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل هەردووکیان کار لەسەر لە ناوبردنی چەکی ئێرانەکەن، موشک هاوێژەکانیان، درۆنەکانیان، هەتا ئەو هەڕەشەیە بمێنێ هێرش بەردەوام دەبێ. بۆیە دەبینم کە ئێران هێرشێکی زۆری کردو سەر ئیسرائیل. ئێستا ئێران لەوانەیە لە هێزەوە ببینێ بزانێ هێزی هەیە، بەڵام هەر کاتێکم هێرشانەیەکە ئێران و ئەمریکا و ئیسرائیل شوێنی ئەم موشکانە ئەبینەوە و درۆنەکان لە ناویانە بن. باشە، ئەمریکا بەچی کۆتایی بەم جەنگە دەهێنێت لەگەڵ ئێران؟ ینی ئەوەی کە ئامانجێتی و ئەبێ بەدەستی بێنێ هێشتا بەدەستی نەهێناوە چییە بەڕێز شۆکلی؟ ئەمریکا لە ماوەیەکی کەمدا زۆر شتی بەدەستهێنا. ئێران هێشتا چەکی هەیە، هەڕەشەیە، بۆیە من پێم وانی ئەمریکا جەنگەکە ڕابگرێتە ئەو کاتەی کە ئێران توانە موشکەکانی لە ناوەچن وەکو موشک و توانە درۆنیەکانیشی. هەتا ئەو کاتەی ئەمریکا دڵنیا بێتەوە لەوەی کە ئێران دەستی ناگاتە چەکی ئەتۆم، توانای نامێنێ بە دوایدا بچێ یاخود ڕژێم بگۆڕدرێ. گۆڕینی ڕژیم لە ئێران پێم وابێ زۆر هەنگاوێکی زۆر باش دەبێت بە ئاراستەی ئاشتی لە ناوچەکە. بەڵام ئەگەر ڕژێمی ئێران حکوومەت ئێران نەگۆڕێ، ئەو کاتە دەبێ ئەمریکا دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم حکوومەتی کە ئێستا هەیە، ئەم حکومڕانە ئێستا هەیە، نابێتە ڕەشە بۆ سەر وڵاتانی ناوچەکە و ئەمریکا. باشە، بڕێزکێن لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەڕەوە دۆناڵد ترامپ زۆرترین قسەی هەبووە، بەڵام ئەم شەو کە چاوەڕێ دەکرێت بەرەبەیانی ئەمڕۆ گوتارێکی هەبێت. جیاوازی ئەم گوتارە چییە بێت؟ ئایا چاوەڕێی پامی جیاواز بکرێت لە دۆناڵد ترامپەوە؟ پێم وا بێشتێکی گرنگی هەیە ڕای بگەێنێ سەرۆک ترامپ بۆ میدیا کات زیاتر لە هەر سەرۆکێک کە من بینیومە زۆر قسە دەکا بۆ میدیا. بۆیە من پێم وایم کۆنفرانسەی ئەم شەو قسەکە بۆ هەموو دنیان. پێم وا بێشتێکی نوێی هەیە ڕای بگەێنێ، با بزانین چییە. بەڵام هیوادارم ئاشتی بێ، هیوادارم شتێک بێ بۆ جەنگەکەش گرنگ بێ. باشە، بە گوێرەی دەستوری ئەمریکا هەر سەرۆکێک بۆی هەیە تاوەکو 6 ڕۆژ ئۆپراسیۆنێکی تایبەت ئەنجام بدات. باشە، ئێمە نزیک بووینەتەوە لەو 6 ڕۆژە یان چەند هەفتەیەکمان ماوە. ئەگەر کۆنگرێسیش ڕەزامەندی نەبێ، ینی دۆناڵد ترامپ ناتوانێت بەردەوام بێ لە شەڕکردن لەگەڵ ئێران. ئەم پەیامەی ئەم شەو هیچ پەیوەندیەکی بەو دەقە دەستوریەوە هەیە لە ئەمریکا؟ من پێم وایە باسی ئەوەش دەکا، باسی ئەو هەڕەشەیەکە کە ئێران خستوێتە سەر ئەمریکا و جیهان و دراوسەکانیشی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی. بەڵام ئەبێ ئەومان لەبیر بێ ئەمریکا چۆتە ناو جەنگێکەوە لە 2001ەوە، پێڵێن ڕوبەڕووبوونەوەی تیرۆری جیهانی، تیرۆریزمی جیهانی، تا ئێستاش ماوە. جەنگی ئێران شتێکی تازە نییە، بەردەوامیدانە بەو جەنگەی کە لە 2001 دەستی پێ کردووە. ئێران هەڕەشە بۆ لەسەر ئەمریکا لە عێراق، لە ئەفغانستان، هەتا ئەو کاتەی لەو کاتەوەی ئەمریکا لێوێ بووە ئێران هەڕەشە بۆ لەسەریان. بۆیە ئەم جەنگە درێژکراوەی ئەو جەنگەی ڕاگەیەندراوە 2001 دژی تیرۆریزمی نێودەوڵەتی و هاوکاری گروپ و میلیشیاکان دەکا و ئەمریکاش کراوەتە ئاماژ لە هەموو شوێنێک کە ئێرانی لێ بووە. بۆیە
ئەمریکا چاوی لەوەیە کە ملی ئەم مارە لێ بکاتەوە ئەو کاتە کۆتایی بە جەنگەکە دەهێنێ هەتاوەکو ئەوەش نەکە حکومڕانی و دەسەڵات لە ئێراندا نەگۆڕێ و ئەم جەنگە کۆتایی نایە. جا ئەوە دوو بابەتە بە یەکەمیانت لەگەڵ باسکەم سەرەتا ینی دۆناڵد ترامپ ئێستا پاساوی هەیە بۆ ئەوەی کە درێژە بەم جەنگە بدات ینی ئێستا زۆرینەی کۆنگرێس ڕازی نین بەم ئۆپراسیۆنە و چی وا لە دۆناڵد ترامپ بکات کە بتوانێت ڕازیان بکات بەوەی ئۆپراسیۆنەکەی بەردەوام بێت تا بەدەستێنانی ئامانجەکانی لە ئێران. پێم وابێ سەرۆک بە ڕوونی بە کۆنگریسی وتووە دەڵێ پێویستی ئەم جەنگە چییە بۆچی پێویستە بکرێ و هەندێک زەحمەتیشە دوای 11 سپتامبەر کە ئەمریکا کەوتە بەردەم هێرش ئەو کاتەی تر ئەمریکا حاڵەتی جەنگ و هێرشی ڕاگەیاندوە تا ئێستاش وەکوتم بەردەوامە بۆی کە دڵنیا بێتەوە لەوەی کە ئێران توانای چەکی ئەتۆمی نەبێ بۆیە ئەتوانێ ئەم شتانە ئەم ڕاستیانە بخاتە بەردەم کۆنگرێس بۆی کە پێگەکەی خۆی بڕیارەکەی خۆی پاڵپشتی بکە لەگەڵ ئەوەشدا هێزەکانی ئەمریکا کە ئێستا و سەرباز بۆ ئێران پێویستی بەوە نییە کە کۆنگرێس بڵێ ئۆکەی خۆی دەسەڵاتی ئەوەی هەیە بۆیە ئەم شەو زۆر گرنگە وەکتمان وتارەکەم شەوی هەموو شتێکی باشە خاڵێکی تر کە باست کرد گوتت کە ئەبێت ڕژێمی ئێران بگۆڕێت تا ئامانجەکانی ئەمریکا بەدی بێ هەر بەڕاستی ئەمریکا ناوەستێت تا کۆتایی هاتنی دەسەڵاتدارانی ئێستای ئێران. گۆڕانکاری ڕژێم و حکومڕانی ئامانجی سەرەکی ئەمریکا نەبووە بەڵام ئەگەر حکومڕانیش بگۆڕێ دەسەڵات بگۆڕێ لەوێ ئەو کاتە شتەکە زۆر باشتر دەبێت بەڵکو وەکوتم ئەمریکا ئەیەوێت ئێران توانای چەکی ئەتۆمی نەبێ و ئەو چەکەی توانای موشکی و درۆنیەی لەناو ببە چونکە موشکێکی زۆری هەبوو درۆنێکی زۆری هەبوو توانای درۆنی زۆر بەهێز بوو بۆیە ئەمریکا دەیەوێت ئەوانە لەناو ببات وەکوتم نەتوانێ وڵاتانی دراوسێ بکاتە هەڕەشە ئامانج وانی بخاتە ژێر هەڕەشەکانی خۆی توانە موشکی و درۆنیەکانی نەمێنێ ئەمە بەڵکو گۆڕینی ڕژێم و دەسەڵات لە ئێران ئامانجی سەرەکی ئەمریکا نەبووە بەڵکو ئەو دوو بابەتە بوو کە بۆم باس کردی ئێمە دەزانین کە هێزێک دەریایی ئێران بە تەواوی ئەتوانم بڵێم هەر هەمووی لە ناو چووە نزیکەی 100% لە ناو چووە و ڕۆژانە ئێران کە هێرش دەکا موشک و درۆنی زیاتری هەم کەمە بێتەوە هەم شوێنەکەی دیارەکرێ ئەمریکا و ئیسرائیل لێدەن بۆیە تەنها پەیوەستە بەکاتەوە جارێکی دیکە ئێران نابێتەوە ئێرانی جاران و ئێران ناتوانێت چەک و موشک و درۆن دروست بکە بەڵام بە هیوا بخوازین کە دەسەڵات بگۆڕێ و خەڵکی ئێران جارێکی دیکە کۆنتڕۆلی وڵاتەکەی خۆی بکاتەوە خاکەکەی خۆی بکاتەوە ئاشتی لە ناوچەکە باشە شتێکت گوت کە هەمیشە دۆناڵد ترامپی شەواڵێتەوە کاڵێت ئێمە توانای سەربازی ئێرانمان زۆر لاواز کردووە بە تایبەت هێزی دەریایی وڵاتەمان لەناو بردووە توانە موشکیەکانی سەتانەوەت لەنێو براوە بەڵام هەر ئەمڕۆ ئەمریکا بڕیاری داوە 18 فڕۆکەی دیکەی ئەیتێن بنێرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە کۆیان نەکاتە 30 فڕۆکە ئێ باشە ئەمە چی ئەمە پارادۆکسە یان چۆن بیخوێنینەوە؟ بالضبط ئەمە پارادۆکسە بەڵام ناردنی چەک و چۆڵ و فڕۆکەی زیاتر بۆ ناوچەکە ئەمەی کە دەینێرێ پێی دەڵێن بەراز ئەیتێنی پێ دەڵێن ئەیدە سی پێ دەڵێن کە فڕۆکەیەکە زۆر بەهێزە و لە شەڕی ئەفغانستان و ئەوانی دیکە شەڕەکانی دیکە بەکار هاتووە بۆیە ئەکرێ لێرەش بەکاری بهێنێ و سوودی هەبێ بۆیە سەرۆک هەموو شتێک کە لەسەر دەسەڵاتێتی لە دەسەڵاتی خۆیەتی بەکاری دەهێنێ بەڵام هەندێک شتیشێ بەکاری نەهێنایە بەڵام بژاردەی زۆر لە بەردەستێتی باشە شتێکی دیکە کامەیە باسی بکەم لەگەڵ جەنابدەی شەوەیە کە ئەمڕۆ مارکۆ ڕۆبیۆ وتی ئێمە لە پاش جەنگی ئێران ئیدی بیر لە
هەبوونمان لە ناتۆکەینەوە ئایا هەر بەڕاستی ئەمریکا بیر لە هاتنە دەرەوە لە ناتۆ کاتەوە بەڕێز شۆکلی؟ من پێم وان نییە ئەمریکا بەڵێ نازانم پەیوەندیمان ماوە لەگەڵ بەڕێزکێن یاخود نا؟ بەداخەوە دەنگی نەما بەڕێزکێن شۆکلی زۆر باشە بەردەوامە فەرموو بەڕێزکێن. بەڵێ نەخێر من پێم وانە کە ئەمریکا ناتۆ بەجێ بێڵێ بەڵام ئەوەی کە وتویەتی ویستێتی گوشار بخاتە سەر ناتۆ بۆی هاوکاری ئەمریکا بکە چونکە ئەمریکا هاوکارێکی زۆر باشی ناتۆ بووە بەبێ هاوکاری ئەمریکا ناتۆ ئەو ناتۆیە نەبوو هاوکاری ئۆکرانیای کردووە بۆی کە ئەوروپا بپارێزێت لە دەستدرێژیەکانی رووسیا بەڵام ئەی ئێستا کە ئەمریکا ئەندامی ناتۆیە هاوکارێکی سەرێکی ناتۆیە داوا دەکات بێن یارمەتی بدەن ئەکرێ بڵێن نا بۆیە من پێم وان نییە ئەمریکا بەجێ بێڵێ بەڵام وەکو گوشار و گلەییەکە لە وڵاتانی ئەندامی ناتۆ. ئەم گلەیە تا کوێ ئەڕوات؟ سەرۆک ترامپ بەردەوام ڕەخنە لە ناتۆ دەگرێت هەتا و کاتێک کە دێنە هاوکاری ئەمریکا ئەمە وەکو تاکتیکێکی دانووسانە ئەمە لە زۆر شتا ئەم تەکتیکەی هەیە گلەیی دەکا هەتا و کاتێک کە بەرامبەرەکەی دێتە سەر ئەوەی کە ئەیەوێ بۆیە پێشتریش گلەیی دەکرد بودجەی بەرگریان زیاد کرد بینیت وڵاتانی ناتۆ بۆیە ئێستا ئەم ڕەخنانشی بۆ ئەوەیە کە ناتۆ بێتە هاوکاری ئەمریکا ئەو هاوکاری کە دەیەوێت و پێویستە بیکات. یعنی کەواتە پێتان وایە دوجار وڵاتانی ئەوروپا دێنە ناو ئەم جەنگەوە؟ من پێم وایە ناتۆ تیمی ئاشتی پارێز وەکو هەوڵی ئاشتی پارێز بگێڕێ من پێم وانە ناتۆ ڕاستەخۆ بچێتە ناو جەنگەوە بە دڵنیاییەوە وڵاتانی ئەوروپا هەمویان هەوڵەدەن هەتا ئەکرێ هەڕەشە تیرروسیەکان لەسەر وڵاتەکەیان کەم بکەنەوە خۆتان باش دەزانن و ئەوانیش باش دەزانن گروپیان هەیە ئێران لە هەموو جیان ئەکرێ ئێران ئاماژیان پێ بدا کە هێرشی تیرروستی ئەنجام بدەن وڵاتانی ئەوروپی و ناتۆ بکەنە ئامانج بۆیە نایانەوێ کە بچنە ناو جەنگەکەەوە ڕاستەخۆ لەگەڵ ئێران بەڵکو هەوڵێک دەدەن بۆی کە ئاگرەکە دامرکێن. بەڕێزکەن لە ڕاستیە ئێستا ئەمریکا و ئیسرائیل ئامانجەکانیان یەک ئامانجە یاخود هاوڕان لەسەر ئامانجەکانیان لە ئێران؟ یعنی لە دوای ئەوەی کام شەو پزیشکیان سەرۆک کۆماری ئێران گوتی کە ئەمریکا بۆتە بریکاری ئیسرائیل بۆ جەنگی ئێران. ئەمە شتێکە کە پێڵین جەنگی دەرونی ئەمە پرۆپاگەندەیەکە بڵاوەکرێتەوە بۆی کە ئاڵۆزیەک دروست بکەی دەرەنجامی خۆشی دەبێ ینی کاریگەری خۆی دەبێ بۆی کە بەڵام ئەمریکا هاوکارێکی زۆر باشی ئیسرائیلە بەڵام ئەتوانم بڵێم ئامانجەکانیان تا ڕادەیەکی زۆر وەکو یەکە و هەردووکیان ئێران وەکو هەڕەشە وە سەرچاوی هەڕەشە و پرۆپاگەندە دەبینن ئێران لەو دووشتا زۆر باش بووە پرۆپاگەندەی زۆریش بڵاو دەکاتەوە ڕۆژانە دەبینی لە میدیاکان جەنگی دەرونی و میدیایی دەکات و ئەبینین کە شەو ڕۆژ ئێران پرۆپاگەندە لە ناوچەکەدا بڵاو دەکات. باشە لێدوانەکان زۆر جیاوازن لەبارەی دانوستان و گفتوگۆ ئەمریکا دەڵێت کە گفتوگۆی زۆر باشمان لەگەڵ ئێران کردووە ئێران ڕەتیاکاتەوە داوای دانوستان و ئاگربەستیان کرد بێت ئەوەی کە لە پشتی پەردەوە گوزەرێ و تۆ ئاگات لی بێت چییە بەڕێزکێن؟
دانوستانێکی باش هەیە و گرنگە بزانین کی لەگەڵ کێ قسە دەکا. ئەمریکا زۆر بۆی گرنگە بزانین لەگەڵ کێ قسە دەکا، دەسەڵاتی هەبێ، یەکلاکەرەوە بێ، بەرپرسێکی یەکلاکەرەوە بێ، هەر کەسێک لە سەرکردایەتی ئێران بێ، چکە خۆتان نەزان کە لێڤڵی یەکەم و دووەم و سێم و چوارەمی ئێران سەرکردایەتەکەی لە ناو چووە، زۆرشن گۆڕاوە. بەڵام من گەشتبینم کە بەرەو پێشچوونێک هەبێ لە ڕابردوودا ئێران یاری بەکاتە کرد، بەنیازێکی باشەوە ناهاتە سەر مێزی دانوستان، بەڵام دڵنیابن هیچ کات ئێران ئەوەندە لاواز نەبووە ئەم جارە بۆ دانوستان وەکو پێشتر ناکە. با بزانین چیەکە، منیش وەکویەوە چاوەڕێم بزانم کاتژمێر چواری ئەم شەو سەرۆک ترەمپ چیەڵێ، پێم وابێ ڕاستیەکە دەڵێ ئەم شەو. دەستخۆش، سپاس بۆ تۆ بەڕێزکێن شۆکلی ڕاوشکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیا میوانم بووی. سپاس.